ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له. وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. قال تعالى في كتابه الكريم: وهو الذي جعلكم خلائف الأرض ورفع بعضكم فوق بعض درجات ليبلوكم فيما آتاكم. وقال أيضا: نحن قسمنا بينهم معيشتهم في الحياة الدنيا ورفعنا بعضهم فوق بعض درجات. خۆشەویستەکانم مسلمانە بەڕێزەکان، لە زنجیرە باسەکانی ئەو هۆکارانەی کە ئەبێتە مایەی ئولفەت و مەحەبەت و خۆشەویستی لە نێوانی خەڵکیە، ئەمڕۆ چوارەم خاڵی باسەکەین. خاڵی یەکەم وتمان بزەی سەرلێ و خەنینە و زەردەخەنە بە دەمی یەکتریەوە. خاڵی دووهەم باسی سەلامکردنمان کرد. خاڵی سێیەم باسی دیاری و بەخشینمان کرد. ئەمڕۆژ باسی خاڵی چوارەم کە بەجێهێنانی ئیحتیاجی و پێویستیەکانی یەکتریە. مسلمانە بەڕێزەکان، خوای تەعالا دنیای وا خەڵق کردووە کە هەمووی یەک مستەوا نییە. کۆمەڵە خەڵکانێک هەن لەسەرەوەن، کۆمەڵێک لە خوارەوەن، کۆمەڵێک دەوڵەمەنن، کۆمەڵێک فەقیرن، کۆمەڵێک بەهێزن، کۆمەڵێک لاوازن، کۆمەڵێک ساغ و لەش ساغن، کۆمەڵێک نەخۆشن. ئەم دنیاە بەو شێوازە خەڵق کراوە. ئەمەش هەمووی تاقیکردنەوە و ئیمتیحانە بۆ هەموو ئەترافەکان. خوای تەعالا تاقی دەوڵەمەنەکان ئەکاتەوە بە فەقیری و بە فەقیر و هەژارەکان. خوای تەعالا تاقی و ئیمتیحانی بەهێزەکانەکە بەوانەی کە لاواز و بێهێز و بێدەسڵاتن. خوای تەعالا لە نەخۆشەکانە حکمت و دانایی خۆی بەدی ئەهێنێت بۆ ئەو کەسانەی کەوا لەش ساغن، تاوەکو بزانن لەش ساغی بەردەوام نییە و خوای تەعالا ئیمتیحان و تاقیکردنەوەی زۆرە. ئەمە هەمووی ئیمتیحانە بۆ ئێمە. و خوای تەعالایش لە قورئانە فەرموویەتی: هو الذي جعلكم خلائف الأرض. خوای تەعالا ئێمەی کردوتە جێنشین لەسەر زەویە و کەسانێکمانی بەرز کردوتەوە. ورفع بعضكم فوق بعض درجات، يعني چەند پلەیە کەسانێکان لەسەرەوە، کەسانێکان لە خوارەوە. ليبلوكم فيما آتاكم، تاوەکو تاقیتان کاتەوە بەوەی کە پێتانی بەخشیوە. ئەمجا فەرمێ: نحن قسمنا بينهم معيشتهم. ئێمە خۆمان تەوزیعی معیشەتمان لە نێوانی خەڵکیە کردووە لە حیاتی دنیا، و کەسانێکمان فەزڵ داوە بەسەر کەسانێکی ترە. پاشان خوای تەعالا لەگەڵ ئەم سنەتە کەونیە سنەتێکی شەرعیشی بۆمان داناوە کە ئێمە ئەبێ هاوکاری یەکتری بکەین. تاقیکردنەوەکە لەو خاڵەیە سەرزەوی بەبێ یەکتری ناتوانێت ئینسانەکان بژێن، حتا دەوڵەمەنەکان بەبێ فەقیر ناتوانن بژێن. ئەوانەی لەسەرەوەن بەبێ ئەوانی لە خوارەوە ناتوانن بژێن. ژیان هەروایە، هەمووی بەهۆی یەکتریەوە ئەژێ. سەرزەوی هەموو کارەکان یەکتری تەواو ئەکەن. ژیان بەو شێوازەتانێ. بۆیە خوای تەعالا داوای لێمان کردووە و فەرمانی پێمان کردووە بۆ ئەوەی ژیانێکی بەختەوەر و خۆش بۆینە لەسەر ڕووی زەویە کە ئێمە احتیاجەکانی یەکتری جێبەجێ بکەین و بەدەمی یەکتریەوە بین و نەیلین نقصانی لە کەسەکانی دەوروبەرمانە دروست ببێ، نقصانیە کە تیایانە ببە.
دين بريتيا لذل عبودية لقل حسن معاملة. يعني ذل عبودية يعني أو بري زليلي خوت بو خواي پروردگار در بری وكو چون جاديكي معبد يعني جعديكي قيرتاو كراو كتصيتيان بي أو زليل بي بو خوا بو فرمانكاني خوا أو كاتت تول أو بري بلا برزكاناي ولولا شوا لقل خلقيا روشت معاملة جوان بي كسي عابد أبي لقل خلقي شاد أخلاق روشتي جوان بي وبدم خلق وبي. وابن القيم بالرحمة بي أفرميت لعقل إنسان فطرة إنسان كاتيك لدايك بي فطرة باكيك إنسان تجربة أزموني حمو أمتكان أوي درخستوا كوا نزيقبون ولا خواب وأبي كإنسان شاكي لقل خلقيا بكا وهر أمتك لناويا هاوكاري وشاكا كردن ببي أو أمتا بردوام أبي. هر أمتي خلقكين لقل يكا شاك بن هاوكاري يك بن بدمي يك وبن أو أمتا بردوام أبي. بلان ببيتشوانا شوا هر أمتي هاوكاري نبي لنيوانيانا خلقكي بالرحم نبن ببزي نبن بو يكتري بتأكيد أو أمتا بروتياتشون أشي ولسر ليواري تياتشون. أما بتجربه وبأزمون بعقله بفطرته والدين كانش حرشي ديني خواي بو لسر زوية أوي بيشا بو ديني إسلاميش تأكيد لسر أو خالا أكاتوا كإيما بهاوكاري وبدما وبوني يكتري أتوانين باشترين كوملقات دروس كين لسر زوية وبشت هالكردن ما لا يكتريو بيرحمبون من برانبر بيكتري تيامانا أباو لوانية سرنجامكي زور خطربان هبي. صفتي بدموبون يكتري احتياجي جيبجي كردني احتياجي كان يكتري صفتي بيغمبر كان هل بيغمبر يك لبيغمبر كان هاتون دائما بدمي خلق وبون بو خلق باش بون احتياجي خلقيان جيبجي كردوه تماشاك بيغمبر يوسف عليه السلام براكاني چي بيكن چەند خراپن بەرامبەری ئەوەی خراپە بێبراکانی بەرامبەر بە یوسف کردیان بەڵام یوسف عەلەیهی سەلام کاتی ئەبێ بە ڕەیس وزەرای مسر و براکانیشی نایناسنەوە کە دێن بۆ لای بە جوانترین شێواز معاملەیان لەگەڵ ئاکا پاشان کە ئەیشی ناسنەوە لێیان ئەبورێ و ئیدفع بالەتی هی ئەحسەن ئەکات یعنی بە جوانترین شێوە. موسا عەلەیهی سەلام کاتێ دەربەدەر ئەبێ ئاوارە ئەبێ ئەگا بە شوێنێک ئەبینێ خەڵک ئاوی مەڕ و ئاوی حیوانەکانیان وڵاخەکانیان ئەدەن ئەبینێت دوو ئافرەتی زەعیف کڕانیان پێیە زوڵمیان لێ ئەکرێ حەقەکەیان ئەخورێ سرە بڕیان لێ ئەکرێ ئەویش لەوێ هەڵ ئەسێت و حەقی ئەو دوو ئافرەتە جێبەجێ ئەکا و ئاوەکەیان بۆ ئەدا و هەر لەبەر خاتری خوا ئەچێتە پاڵی دارەکەش ئەمجا داوا لە خواکە ئەفەرمی خوایەگیان هەر خێرێکم بۆ ئەنێری من فەقیر و هەژارم بۆ خێرەکانی تۆ. پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم حتى تەنانەت پێش پێغەمبەرایەتیشی کاتێ وەحی بۆ دائەبەزێ و نازانێ وەحیە بە تەواوەتی دێتەوە بە ماڵ ئەلەرزێ و لەو کاتە کە ئەلەرزێ خەدیجەی خێزانی پێ ئەفەرمێ ئەی محەممەد هیچ بێتاقەتمەوە غەمبار مەبە چونکە تۆ کەسێکی سڵەی خزمایەتی بەجێ ئەهێنی یارمەتی فەقیر و هەژاران ئەدەی ئەڕۆیتە دەمی خەڵکەوە ڕێز لە میوان ئەگری و دائیمەن تۆ یارمەتی دەر و پشتیوانی کەسی بەشخوراوانی هەر کەسێ ئەم سیفاتانەی تیا بێ خوای گەورە قەت تووشی خراپەی ناکە. یعنی پێغەمبەر صلی الله علیه وسلم خاوەنی ئەم سیفەتە جوانانە بۆ پێشی پێغەمبەرایەتی یعنی خوا وا خەڵقی کردووە بۆ ئەوەی هەڵگری ئەم پەیامی ئیسلامە بێ ئەو سیفەتە جوانانەی تیا بێ. پاشان کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەبێ بە پێغەمبەر جابر ئەیگەڕێتەوە سەحابەی پێغەمبەرە صلی الله عليه وسلم ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ما سئل رسول الله صلى الله عليه وسلم قط فقال لا. أفرمي پیغمبری خوا صلى الله عليه وسلم داوای هر شتێکی لێکراوە هەرگیز ئەم قسە زۆر مهمە برایە هەرگیز پێغەمبەر صلى الله عليه وسلم کە داوای شتێکی لێکراوە نەیوتووە نە. تەنانەت جاری وا بووە لە زستانە لە چلەی زستانە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێویستی بە پاڵتاوێک بووە پاڵتاوێکیان بە هەدیە و بە دیاری داوەتە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم زەلامێک دڵی لە پاڵتاوەکەی پێغەمبەر چووە وتێتی ئەی پێغەمبەری خوا بەخوا پاڵتاوێک جوانە و ئاوا و بۆ نایدەیتە من پێغەمبەر صلی الله علیه و سلم یەکسەر لە شانی خۆی کردووە و کردێتە بەری کابرا
يعني شتێک نەبووە لە ژیانە خەڵک داوای شتێ لە پێغەمبەر بکا صلی الله عليه وسلم شتی دنیایی، ئەو شتانەی کە شتی دنیاین ئیلا پێغەمبەر صلی الله عليه وسلم داوێتێک کابراوە دڵی نەشکاندووە. ئەمە صفاتی پێغەمبەری خوا بووە صلی الله عليه وسلم. زۆر مهمە ئێوە بیدەن بە گوێی ئەو کەسانەیە کە پێغەمبەر ناناسن. تەنها نمونەیەک و قودوەیەکی ڕاستەقینە بۆ مرۆڤایەتی کە مابێتەوە قودوەی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم کە وەکو خۆی ماوەتەوە. جل هەوڵ ئەدەن بێدینەکان ئەوانەی حەزەکەن سەرزەوی بەرەڵاخانە بێ هەوڵ ئەدەن لە شخصیەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر هەوڵی ئەوە ئەدەن. جا يعني ئەم سیفاتانەی پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر گرنگە ئێمە بیدەین بە گوێی ئەو کەسانەیە کە يعني کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ناناسنەوە. ولا حديثي پێغەمبەر صلی الله عليه وسلم جەخت زۆر کراوەتەوە لەسەر ئەوەی کە مسلمان ئەبێ احتیاجیەکانی برای مسلمانی جێبەجێ بکە. بۆ نمونە يعني یەک دووسێ حەدیثە خەمە بەر چاوتان تەماشاکەن ئێمە چەند وەکو مسلمانێک چەند یەک جێبەجێکەری ئەم حەدیثانەی پێغەمبەرین صلی الله عليه وسلم بەراوردێکە ئێمە لەگەڵ صفات و ئەخلاقی نبووەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم تەماشاکە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم من نفس عن مؤمن كربة من كرب الدنيا نفس الله عنه كربة من كرب يوم القيامة. أما إمام مسلم يجرته طبعا للرواية لفظ كتريا فرمي من سره أن ينجيه الله من كرب يوم القيامة فلينفس عن معسر أو يضع عنه. پێغەمبەر صلی الله عليه وسلم فرمي هر کەسێ بارێک ناڕەحەتیە قورساییەک لەسەر برایەکی مسلمانی لابە إلا خوای تعالى للروجي قيامتا ناڕەحەترین بارەکانی ڕۆژی قیامەت لەسەر شانی ئەم کابرا لادا. هەر کەسێ حەزەکە خوا لە ڕۆژی قیامەتا ڕزگاری کە نەجاتی ببێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ با بارێک لەسەر برای مسلمانی سووک بکە، با بارێک لەسەر برای مسلمانی سووک بکە. ئێمە چەند واین، ئێمە چەند ئەم سیفەتەمان تایە؟ پرسیارێکە لە خۆمان بیکەین. لحديث ترى بيغمر أفرمي صلى الله عليه وسلم عند الله خزائن الخير والشر. خزينكاني الشر خير للا إخواي پروردگارا، كليلكاني مفاتيحها الرجال، كليلكاني خلقا. فطوبى لمن جعله الله مفتاحا للخير مغلاقا للشر، وويل لمن جعله الله مفتاحا للشر مغلاقا للخير. أنا منده أم حديث الباني رحمة إخوة لبي فرمي حديثك حسنة. بيغمر إخوة فرمي خزينكاني خير وشر للا إخوة پروردگارا، خوش كليلكاني شي خلقان بشرا، خوش بختي بو أو كساني ككليلي درقاي خيرا داخلي درقاي شره. نەکبەتیش و بەدبەختیش بۆ ئەو کەسانەی کە ئەبنە کلیلی دەرگای شەڕ و داخەری دەرگای خێرن. یعنی سیر ئەم زەویەکە سیر ئەم سەرزەویەکە چەند خەڵکەیە دەرگای شەڕ لە خەڵکەکاتەوە و دەرگاکانی خێر لە خەڵک داخە، و چەندێ خەڵکیش هەیە دەرگاکانی خێر بۆ خەڵکەکاتەوە ئەبێتە مایەی خێر. هەر کارێکە گرێتە دەست خەڵک گشتی ڕەحمەت بووی ئەکا، هەر کارێکی چەندێ بچووک بێ ئەو تایە ئەو پەڕی هەوڵەدا چاکەکار بێ. خۆشەویستترین خەڵک لە لای خوای تەعالا کێن؟ پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله عليه وسلم ئەو کەسانن کە بۆ خەڵکی باشن. باشترین کردەوە لای خوای تەعالا ئەوەیە ئینسان دڵی مسلمانێ خۆشکە، بارێ لەسەر مسلمانێ لابە، قەرزاری مسلمانێک بداتەوە، برسێتی لەسەر مسلمانێک لا ببە. پێغەمبەری خوا ئەفەرمێ ئەگەر بۆ احتیاجیەکی مسلمانێک بڕۆم پێم خۆشترە کە یەک مانگ لەم مزگەوتە من ئیعتیکاف بکەم و خەریکی عیبادەتکردن بم. قەسدی مزگەوتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم، نەک ئەم مزگەوتەش، چونکە مزگەوتی پێغەمبەر صلی الله عليه وسلم یەک ڕکاتی نوێژی بە 1000 ڕکات نوێژە، و ئەو کەسانەشی کە بۆ خەڵکی باش بن ئیلا خوای تەعالا لە مردنی خراپ ڕزگاریان ئەکا. هەنێ مردنێ زۆر ناشرینە براینە، زەلامەیە لە شوێنی پیسە ئەمرێ، ئەو شوێنە پیسانە بۆ ئەو کەسانە نین کە چاکەکارن بۆ خەڵکی. هەر کەسێ چاک بێ لەگەڵ خەڵکە خوای تەعالا تووشی مەسارعی سوئی ناکا. پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم. ئیمامی ئەبوو بەکر پێش ئەوەی ببێ بە خەلیفە، ئەبوو بەکری سدیق دائیمەن حەیوانەکانی ئەدۆشی
و حیوانی دراوسی و دەوروبەرەکەی خۆشی ئەدۆشی ئەگەر ئەوان مەجالیان نەبووە بۆیان ئەدۆشی. کاتێ بوو بە خەلیفەی مسلمانان جاریەیەک وتی ئیتر لە ئیسۆدا ئەبوبەکر ئەمە ناکە، لە ئیسۆدا ئەبوبەکر حیوانەکان نادۆشێ، ئەڵێ ئەبوبەکر فەرمووی ئینشاء الله کارێک کە دەسم پێ کردووە حتاوەکو ئەو ڕۆژێ ئەمرم بەردەوام ئەبم لەسەری. خەلیفەی مسلمانان بوو حیوانی دراوسەکان و دەوروبەرەکەی ئەوەی کە مەجالی نەبووە ئەمە ڕۆی بۆی ئەدۆشی. آخر براینە ئیسم من ئەگەر کەسێکی بێدەسڵات بم، کەسێکی حاکەزایی بم لە ناو خەڵکە، ئەگەر چاکەیە بکەم ئەوە خێرێکی زۆر گەورەیە، بەس وەکو ئەوە نییە کە کەسێک لە ئەو پەڕی لوتکەی دەسڵاتە بێ بەدەمی خەڵکەوە بێ و متەواضع بێ و خاکی بێ و خۆی بەکەم بزانێ. عمەری کوڕی خەتاب خوای لێ ڕازی بێ کار بەدەستی مسلمانان بوو، ئەمیری ئیمانداران بوو، ئەلەو کاتە شەوان ئەگەڕا بەو ماڵانەی کە پیرێژنن کە یەتیمیان هەیە لە ماڵەوە ئەگەڕیا احتیاجەکانیان جێبەجێکا بە ڕۆژ نەئەچوو بۆ ئەوەی نەبێ بەڕیا بۆ ئەوەی نەوعی شتی لێ بە شەوان یەکێک دوان لە ئەوانەی کە یارمەتی دەرین لەگەڵ خۆیان ئەی برد و عەشیاکانی لەگەڵ خۆیان خستە سەرشانی خۆی زۆربەی جار و ئەگەڕا بە دوای ئەو کەسانەی کە احتیاجن کە فەقیرن کە پیرێژنن حتا یەکێک ئەیگەڕێتەوە ئەڵێ پیرێژنێک هەبوو لە گەڕەکەکەمانە زۆربەی جار شەوان عومەر ئەهات خۆی گزگی ناوماری بە ئەو پیرێژنە ئەدا کەس نەبوو بە خاوەنیکە. ئاوا پیاوچاکان دیندارێتیان کردو بەدەمی خەڵکەوە بوون.